بەڵێ خۆشیستان لەگەڵتان بەردەوامین. دوێنێوارە یەکەم ڕۆژی دەستپێکی هەفتە نمایشی جوولبەرگ بوو لە سلێمانی. ساڵە نام نمایشانە چەندین دیزاینەری بەناوبانگی کوردی، دیزاینە جۆرا و جۆرەکان، هەم دیزایانی جوولبەرگی کوردی، هەم دیزاینە سەردەمیانە و مۆدێرنەکانیش دەخەنە ڕوو. بەڕاستی دوێنێ لە یەکەم نمایشی هەفتە نمایشی سلێمانیە چەندین جلوبەرگی زۆر ناوازەی کوردی خانمان و چەندین جلوبەرگی مۆدێرنی ناوازە خرای ڕوو. پەیامدەرمان تەرزە لەوێ ئەزلایبێکی بۆ کردوین لەسەر یەکەم ڕۆژی هەفتە نمایشی جلوبەرگ لە سلێمانی. با پێکەوە بینەری بین و ئەگەڕێنەوە لاتان. سلااوان لەبێت وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی دەستی پێکردووە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات. بێگومان چەمکی ئەمساڵ چەمکێکی زۆر جیاوازە، چپێک لە ئەشکەوتەوە کە ئاوێتەکردنی ژیانی مرۆڤایەتیە لەگەڵ دنیای فاشن و دیزاینە جیاوازەکانە. بێگومان بۆ ئەمساڵ لە هەر چوار پارچەی کوردستانەوە خۆشبەختانە باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا بە دیزاینە جیاوازەکانیان لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بەشداریان کردووە. ئێوە لەگەڵمانە بمێنەوە لەم بڕگەیە ڕاوبۆ چوونی بەشێکی زۆر لەو دیزاینەرانە و لە هەمان کاتە میوانی سەرەکی لەم بەشی بەرنامە خەتو تابلۆ فازل کە ڕێخەر و دامەزرێنەری سلێمانی فاشن ویک لەگەڵمان نابێت، ئێوەش بینەرمان بن. خەتو تابلۆ سلااو لێبێت، تۆم کاتت باش بێ، زۆر سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ تۆ. خۆشحاڵم بۆ جارێکی تریش لێدوانت لێوەرەگرم لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بۆ وەرزی سێم. پێم بڵێ ئامانجی سەرەکیتان چی بوو؟ ئەم ساڵ هەم چەمکەکەتان جیاوازە، هەم ئامانجی جیاوازتریش لە پشت ئەم هەفتە نمایشەوەیە. ڕاستە ئەم ساڵ هەوڵم ماوە کەمترین قسە بکەم لەسەر بیرۆکە و ئامانجەکانمان زۆر شتی تر ساڵەکانی تر زۆر شتمان باس کردووە. ئەم ساڵ بۆیە شتێکی وامنەوە لەبەرەوەی خۆی قساکە، دیکۆر قساکە، دیزاینەر و بەشداربووان قساکەن. ئێمە ئەم ساڵ لە هەر چوار پارچەوە دیزاینەرانمان لەگەڵا بوو. ئەو نمایشێکەوە ئەمڕۆ بینیتان لە هەر چوار پارچەی کوردستانەوە بوو. دیزاینەرمان لە ڕۆژئاوا لەگەڵا بوو، باکوور باشوور ڕۆژهەڵات خۆمان عینەن شت و سەپۆرتی ئەم گەنجانە بکەین بەیەکەوە. سلێمانی دووبارە سەرماندی کە سەنتەری داهێنان و پێشکەوتنە بەڕاستی. دووبارە سپاس بۆ ئێوە کە هاتن. زۆر سپاس. تابلۆ خانگیان ئەبینم جلوبەرگی کوردی هەم ڕەنگەکانە جوان، ستایل و دیزاینێکی زۆر جوان. پێم بڵێ تا چەندە ئەو دیزاینەرانی کە بە دیزاینە جیاوازەکانیان لە ڕێگەی نمایشکارە جیاوازەکانەوە هاتنە سەر ستیج و نمایشی جلوبەرگەکانیان کرد، چۆن ڕنگ و ستایلەکانتان ئاوێتە کردبوو بە یەک بۆ ئەوەی هەر چوار پارچەی کوردستان ڕنگ و دیزاینی جیاواز بنەخشێنە؟ بەڵێ سپاس بۆ پرسیارەکە و پێشەوەی کە هەر دیزاینەرێک بەشدار بێ لەگەڵمانەمە پێشوەختە پێمان وتون کە ئەبێت کۆلێکشنەکانیان لە چ بیرۆکەیەکەوە دروست ببێ. بەڵێ ترکە کۆنسپتەکەمان بۆ باسکردن خۆیان ئەمە داهێنانی خۆیانە بەڕاستی، ینی ئەوە نییە بڵین یەک پارچە بە پارچە دیزاینەر لەگەڵ ئێمەیە و لەگەڵ تیمی سلێمانی فاشنویک شێری کردبێت و شتمان پێوتبێتن نو تەنها وتوێتی من ئەم ئایدیایم هەیە و یەکێک لە کۆلێکشنە جوانەکان کۆلێکشنەکەی خاتوشاز بوو، زۆر تایبەت بوو کە هەموو ئەو شتە جوانانەی کە لە دەریایە هەن ترخۆی قسەیە کرد بەڕاستی کۆلێکشنەکە. تەنها ئەوە بووە کە ئێمە لە پێشەکیە ئەم زانیاریانەمان پێوتون. زۆر باشە. هیچ پامێکی کۆتاییت ماوە بۆ ئێمە بۆ بینەرانی کورساتی بخێتەڕۆ؟ زۆر سپاس، دووبارە بەخێر بێن. سپاس بۆ کورسات بۆ ماندووبوونتان کە چەندین ڕۆژە و مانگە لەگەڵ ئێمەیان، بە تایبەتی ئەم چەند ڕۆژە هەموو تیمی کورسات لەگەڵمان بووە. بەڕاستی ئەمە جێی خۆشحاڵیە و دووبارە و دەبارە سپاسدانەکەم. هیوادارم پەیامەکەمان گشت بێت و هیوادارم ئەو ئامادەبوانەی کە لێرە بوون، ئەو میوانانەی کە لێرە بوون سلماندیان و دووبارە هاندانێکە بۆ ئێمە کە بەردەوام بین بۆ کاری جوانتر و جوانتر. بێگومان بیریشمان نەچێت بە ئەمڕۆ کە یەکەم ڕۆژ بوو کە تەواوی نمایشەکە بۆ ماوەی سێ ڕۆژ لە ڕۆژانی 9 و 11 مانگی بەردەوامی هەیە. ئەمڕۆ دەستپێکی ڕۆژەکە بە ئامادەبوونی خانمی یەکەمی عێراق خاتوشاناس ئیبراهیم ئەحمەد لێرە ئامادە بوو. پەیامی بەڕێستان چییە کە خانمی یەکەمی عێراق لێرە ئامادە بوو؟ تەوان زۆر سپاسێکم. ئەمە بۆ دووەم وەرزە لەگەڵمانە. ئەمە وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بوو، بەڕێزیان بۆ دووەم وەرزە کە ئامادە بوون لەگەڵمانە. سەراحەت بۆ خۆم و بۆ تیمەکەم بۆ هەمومان، یعنی
کە بەڕێزیان ئامادەی لێرەمە گەورەترین پشگیریە بۆ ئێمە ئەمە دووبارە پێمانەڵێت بەبێ ئەوەی قسە بکات پێمانەڵێ بەردەوام بن ئەمە پەیامە بەڕاستی و دووبارە زۆر سپاس بۆ بژیت لە کاتمانگرتی زۆر سپاس بژیت زۆر سپاس سپاس بۆ میوانی سەرکی بەرنامەکەمان خات و تابلۆ فازل کە بەڕێزیان هەمدامەزرێنە ڕوو ڕێخەری سلێمانی فاشن ویک سپاس بۆ وتەکانی یەکێک لە دیزاینەرە جوانەکان لەگەڵمانەیە پێم خۆشە خۆی بناسێنێت و ئەبزانین دیزاینەکانی باس لە چیەکەم خاتون سلااو لەوێ سلااو لە تۆش بەخێر بێن زۆر سپاس خۆتان بناسن و بزانم دیزاینەکەتان چییە؟ من شاز شیروان لە سلێمانی و بەشداریم کردو لە هەفتە نمایشی بجلوبەرگی سلێمانی کۆنسپتی ئیشەکەی من تایبەت بوو بە ئاو دەریە ناوی کۆڵەکشنەکەشم بە ناوی تنۆکۆ ناو وەکو تنۆکی ئاو بەڵێ ئەم دیزاینانە کە بینن لە پشتی منەوە ئەو دیزاینەکانی منە باز لە ماسیەکە باز لە دەریاکە باز لە زەریاکە یەکێک لە ڕێنەکان ئەم شینەیە کە ڕێک باسی زەریایە و دڵۆپی ئاویشی لەسرە بە ئەم هەموویم لە سروشتەوە وەرگرتە بوو دیزاینەکانم هیوادارم بەدڵتان بێت دەستخۆش دیزاینەکەی خۆشت زۆر تایبەت و ڕەنگێکی جوانە و گونجاندوتە لەگەڵ زەریا و ڕەنگی ئاوەچکە ڕەنگی سپیش ڕەنگێکی زۆر پاکە بەڵێ ویستم هەمان جلەکەی خۆشم هەمان کۆنسپتی هەبێ شکایانی من دیزاینەرەکەمە بێ کۆنسپتێکی بێ یا تۆچێکی خۆمی پێوە بێ بۆیە هەمان ئەم جرە مەڵبژار زۆر سپاس بچینە لای نمایشکارەکان سڵاوم زۆر سپاس دەکەم جلوبەرگەکەی خۆت پێم خۆشە گزارشێکی لێ بکەیت زۆر جوان بوو و تەنها جلێک بوو کە خۆشم زۆر حەزم لێ بوو هەموو دیزاینەکانی جوان بوون زۆر سپاس تا چەندە حەزت کرد وەکو پەری دەریە زیاتر بدرەوشەیتەوە لەسەر ڕۆڵەکەی خۆمەوە زۆر سپاس با لێدوانی ئەمانی شوەرگرین پێم بڵێ تا چەندە دڵخۆشی بەوەی کە لە وەرزی سێمان بەشداریت کردووە لە هەفتە نمایشی جلوبەرگە تا چەندە دڵخۆشی لە هەفتە نمایشا بە وەرزی سێم بەشداریت کردووە زۆر خوشحاڵم کە لەم فەشن شۆیە بەشداریم کردە چون هەموو دیزاینەکان زۆر تایبەتن هەروەها دەبینن شەوەی ئەوەی ئەمریکا لە بەرما ینی هیماسیە یعنی زۆر شتەکان بە جوانی نیشانیان داوە کە ئەو شتێکە لە مێشکیان بووە لەسەر جلەکانەدایان بەزاندووە زۆر هەموو شت عالی بوو ببینە لای خاتونی سێمیش پێم بڵێ تا چەندە بە شێوازێکی باش خۆت ئامادە کرد لەبەر چاوی زۆرێک لە بینەران و ئامادەبووانە توانیت نمایشێکی جوان بکەیت سەرەتا دەستخۆشی لە کاڵبەرزەکەتانەکەم کە بۆ وەرزی سێم سپۆنسەری ئەم هەفتە نمایشە جلوبەرگەی کردووە ڕاستێکی ئێمە ماوەی 2 ڕۆژە پرۆڤاکەین هیلاکومان دوبوونێکی زۆرمان بینیوە تاکو گەیشتیم بەم قۆناغا و سەبارەت بە جلەکەشم باسی دڵۆپی بارانەکە لەگەڵ زەریا یەکێکە لە جوانترین دیزاینەکان بەڕای خۆم چونکە زۆر لە زەریا و نزیکە و ڕەنگەکەشی زۆر جوانە زۆر سپاس بۆ بەشداریکردنت پێمان خۆشەیەکێکی تر لەو دیزاینەرە بەتوانایانە یاخود ئەو دیزاینەرە بەشداربووانە بتوێنین کە لەگەڵمانان ئەم خاتونە گەر هاوکاریمان کە سڵاو لێ بێت ئەم کاتت باش بێت وەڵی ئەمە بێ لە دوانمان ئەوێت بۆ بەڕێزت لە ڕۆژهەڵاتی ئەزیزەوە هاتووی پێم بڵێ چۆن بوو بۆ ئەم ساڵ بۆ وەرزی سێم چۆن خۆتان ئامادە کرد وەڵام من قەرار نەبوو بێ لە توولی 3 ڕۆژە کولەن لەباسەکانمان ئامادە بەڵێ فەرموو لە توولی 3 ڕۆژە ئەم لەباسێلمانە ئامادە بووە دوایەوە ژەدیم کە پارەکە ئەستەقباڵی فرەیان لێبوو بە مەحسەوەی کە خەوەردار بووماتم باشە ئەبینم زۆربەی دیزاینی جلوبەرگەکان هەم جلوبەرگی کوردی تایە با بڵێن جلوبەرگی دیکەشی تایە کلاسیکیشی تایە چۆن بوو ئەو ئاوێتەیەت کرد لە بینی ئەو دوو جۆر ستایلەیە هاتم فکرم کردو کە کول لەباسەکان ئێمە هەر ساڵ لە یەک تەرحە لە یەک دیزاینە
كلن فقط ڕەنگەکانی فەرقەکەن من هاتم تەغیر یانمدا وەلی هەر کوردین بە دیزاینی جدیدترە و کلاسیکی پێژینێ زۆر باشە ئێمەش بێگومان وەکو نەتەوەی کورد هەمیشە جلوبەرگی کوردی پارێزگاری لە یەکەین وایە ئیشەڵڵا ئەروەڵا فقط من خۆشمات کە جل کوردی و شێوەیە لێ جدیدتر و مردم بناسێنم زۆر زۆر سپاس بۆ بەشاریکردنەوەی بەڕێزی شتم نەزانم ڕۆژینم نا ڕۆژین خان زۆر زۆر سپاس بۆ تۆ بەچینە لای بەشداربووەکانیش ئەم نمایشکارانش لێرن سلااو چۆنێ باشی زۆر سپاس دەکەم پێم بڵێ تا چەندە دڵخۆشی بۆی کە بەشداریت کردووە لەم هەفتە نمایشەیە جلوبەرگەکەشت ڕەنگەکانی جوانە دیزاینەکەی جوانە زۆر سپاس زۆر دڵخۆشم تەپان ئەکیدەوە هەلێک نییە کە هەموو کەسێ بتوانێت بەدەستی بکەوێت هەمیشە خۆم بە خۆشحاڵ زانیوە و لەوەش زیاتر زۆر خۆشحاڵترم کە توانیمە جلوبەرگی کوردی بپۆشم کە زۆربەی زۆری نمایشکارەکان هەر هەمومان لەش هەر چوار پارچەی کوردستانەوە کۆبوونێتەوە لێرە توانی ومانە بزانین کە کورد و دیزاینی کورد چەند پێشکەوتو بووە زۆر باشە دەستەکانە خۆش بێت بێگومان ئەو جلوبەرگانی کە لێرە ئەیبێنن هاوکاریشم وێنەکانتان بەوە گوازێتەوە جلوبەرگەکان ڕەنگی جوان تێکەڵاو کراوە و هەم تەواوی قوماشەکانیش بە نەخشی زۆر جیاواز کاری لەسەر کراو لەلایەن دیزاینەرە بەتوانەکانەوە کە لە وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیان بەشداریان کردووە ئەمێ لە کۆتایی ئەم بڕگەیە پێتان بڵێم تەواوی هاوکارم کەمێک لەو وێنانم بۆ بگوازێتەوە تەواوی ئەم ستیجی کە ئەیبینن دیکۆرەکەی بە شازێکی زۆر جیاواز چپەیەک لە ئەشکەوتەوە هەرخۆی چەمکەکە بەو شێوازەیە کە باسی ژیانی سادی مرۆڤایەتی ئەکات و بێگومان ئاوێتەیان کردووە لەگەڵ تەواوی دیزاین و جلوبەرگەکانە و جلوبەرگ و دیزاینەکانیش لەگەڵ ئەم چەمکەیە یەکی گرتووەتە و ئاوێتە کراون بەیەکەوە توی خۆشەویستیش هیوادارم بینەری ئەم بەشی بەرنامە بوو بێتی و لەگەڵمانە مابیتەوە تا ئەم کاتی کە من قسە بۆ ئێوەکەم بۆ ئەوەی بزانن کە وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی ئاوێتەکردنی هەر چوار پارچەکەی کوردستانە لە ڕۆژانی 9 و 10 و 11 ئەم مانگە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات ڕۆژانە لە کاتژمێر 6 ئەم هەفتە نمایشە دەست پێ ئەکات و ڕۆژانە 6 دیزاینەری جیاوازیش با دیزاینە جیاوازەکانیان لەم هەفتە نمایشەیە بەشداریەکەن ئێوەش هەمیشە تەندروست باش بن.